من الحمد لله لەگەڵ خێزانەکەم متدینین و ینی بەخوا بە زیادە باشین لە ڕووی دینەوە. باش بەڵام ماڵی خەزورم چۆنەڵەی ئێمە لە بنەماڵەکەمان کەسی سفۆرمان نییە. باش بەڵام ئەها چۆنەڵی خەسووم و خوشکی خێزان و ئەوانە ینی سفۆریان تێدایە. باش تر منداڵم هەیە و ئەم شتانە نامەوێت تێکەڵیان بم ئایا گوناحبارە بم؟ نا تێکەڵیان بە برای شیرینم تێکەڵیان بە، بەڵام مەیاڵە کاریگەری لەسەر مناڵەکانم دروستکەن. مامۆستاژیان خۆتە زانی ئێستا منداڵەکان ئەوەندەی هەست و سۆزیان بۆ نەنک و بۆ باپیر و بۆ پوریان هەیە باوەڕکە ینی ئەوەندە بۆ دایک و باوکی خۆیان نییە. دەی براکەم لە ڕووی شەرعیشەوە دروست نییە تۆ قەتعی عیلاقە بکەیت و سیلەی ڕەحم بپشڵێنی لەبەر ئەوەی وەڵا پورەکانی سفورن بەڵام ئەگە پەروەردەیەکی جوانیان هەبێت لە ماڵەوە دایک و باوکەکە پەروەردەیەکی جوانیان بکەن یخۆ بە بەردەوامی لە لای پوری نابێت، بە بەردەوامی لە لای نەنک و باپیرەی نابێت، هەفتەی جارێکە هەفتەی دوو جارە مانگی جاری وێ دو سێ شەوێکە ئەوە. دەی براکەم چونکە ڕێگاکەمان دوورە و شوێنەکەمان دوورە. دەی براکەم نابێ بە عەکسەوە ئەبێت تۆ ئیسلام وا پیشانی ئەوان بیت حیجاب و نیقاب و ڕیشەکەی تۆ یعنی لەلای ئەوان جوان بێ بڵێن ئەشەو بیلا بەڕاستی ئەمانە موسڵمانن ئەمە ئیسلامەتی تەواوەتیە.